باستەوە دەکەین کە لە ئیدارەی ڕاپەڕین چەند پرۆژێکی خزمەتگوزاری لە بواری جێبەجێکردندان وەک ڕێگەی نێوان ڕانیە چوارخوڕنە و هەروەها پردینوی دەربەندی ڕانیە و چەند پرۆژێکی دیکەش لەگەڵەوەشدا داواکاری بەردەوام هەیە بۆ ئەوەی کە مەرزی کێلە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بکرێت بە نێودەوڵەتی. گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە ئاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانەویش هیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین. کاک هیوا سڵاو لەوێت و بەیانیت باش بێت. مێدو پرسم دۆخ و هەروەها دۆخی کار و پرۆژە خزمەتگوزاریەکان لە ئیداری ڕاپەڕین لە چ ئاستێکدان؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزکە ئەوسان دیارە پرۆژە خزمەتگوزاریەکانی سنووری ڕاپەڕین کە ژمارەیەک پرۆژە لە چەند ساڵی ڕابردوو لەژێر فەرمانی بەڕێز کاخوباد جێگری سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستیان بەکارکردن کردەوە لەو پرۆژەی کە سەرەتای بەرنامەکە بەڕێستان باستان کرد پرۆژەی بە دووسایتکردنی چوارخۆڕنە دووکان کە قۆناغی یەکەمی لە سنووری ئیدارە ڕاپەڕینە لە چوارخۆڕنە بۆ هیزۆپە خۆشبەختانە تواندرا بەشێکی باشی پرۆژەکە کارەکانی تەواو بکرێەوە دەتوانم لە کاتی ئێستادا بڵێم 90 بۆ 95 ئەو پرۆژەیە بە کۆتا هاتووە. بەڵام لەو ساڵدا بۆ هۆی دروستبوونی گرفتی سیولەی نەقدی لە بانکەکان لەو سنوورەدا تاوەکو ئێستا بەڵندەر نەیتوانیەوە دەست بە کارەکانی بکاتەوە و کارەکانی ڕاگرتووە و دێمە لە هەوڵی بەردەوامداین بۆ ئەوی بتوانین لە ماوەیەکی نزیکدا سیولەی نەقدی بۆ ئەو پرۆژەیە دابی بکرێ بۆ ئەوەی بتوانێت ئەو 150ی کە لە پرۆژەکەدا ماوە تەواو بکرێەوە بە شێوەیەکی هەمیشەی بکرێتە خزمەتی هاوڵاتیان. دیارە لە کاتی ئێستادا ئەو پرۆژەیە یاخود ئەو ڕێگایە هاتوچۆی هاوڵاتیانی سنووری ڕاپەڕینی بە شێوەیەکی گشتی لەسەرەوە توانیوتی کاراسانێکی زۆر بکە بەڵام بە دڵنیایەوە بە تەواوبوونی هەم لە ڕووی سەلامەتیەوە هەم لە ڕووی کوالەتی پرۆژەکەەوە باشتر دەبێت بۆ خزمەتی هاوڵاتیان. بۆیە ئێمە ئێستا لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی بانکی هەرێم لە سلێمانی بەڕێز کاکتۆر ماکوان بۆ ئەو پرۆژەی پردی دەربەندی ڕانیەوە پرۆژەی ئاوی خواردنەوەی ڕانیە کە لە دەربەندی ڕانیەوە چەند ساڵێکە ئەو پرۆژێ ژوەستاوە لەسەر هێڵین و خۆشبەختانە بەشێک لەو گرفتانەی کە لە ڕابردوودا هەبووە چارەسەر بوون تەنها گرفتی سوولەی نەقدیان ماوە ئەوانیش لە ئایندەیەکی نزیکدا چارەسەر ببێ و بتواندرێ و پرۆژانش تەواو بخرێنە خزمەتی هاوڵاتیان و بە شێوەیەکی گشتی لە کاتی ئێستادا ئێمە وەکو ئیدارەی ڕاپەڕین خەریکی بانگاوازین بۆ ژمارەیەک پرۆژە لە سنووری ڕاپەڕین کە لە سەر بودجەی پەرەپێدانی باشە کاکیوا گرنگترینە و پرۆژانی کە ئیداری ڕاپەڕین پێویستیەتی چی میلیارد دینار بۆ پرۆژەکانی سنووری ئیدارە ڕاپەڕین دانراوە و دیارە ئەگەر باز لەوە بکەین گرنگتری پرۆژەکان لە سنووری ڕاپەڕین بە حکمی ئەوەی کە لە ساڵی 2014 کە قەیرانی دارایی دروست بووە بەشێکی زۆری ئەو پرۆژانی کە لە کاتی ئێستادا کاریان تێدەکرێت خود لە ڕابردوودا کاریان تێداکراوە بەشێکیان تەواو بوون ئەو پرۆژانن کە لە ڕابردوودا بڕیاری جێبەجێکردنیان درراوە و جگە لە هەندێک پرۆژەی بچووک کە لە سەرداهاتی شارەوانیەکان یاخود بە ڕەزامەندی تایبەت لە شار و شارستەکانی سنووری ڕاپەڕین جێبەجێکران بە دڵنیاییەوە لە بواری ڕێگابان سنووری ڕاپەڕین پێویستی بە پرۆژەی زۆر هەیە لە بواری دروستکردنی بینای خوێندنگا لە سنووری ڕاپەڕین گرفتی گەورە هەیە و لە بواری پرۆژەکانی ئاو ڕێگاوبان شارەوانیەکان سەوزایی هەموو ئەوانە بە دڵنیاییەوە سنووری ڕاپەڕین پێویستی زۆری هەیە و وەکو باسیشم کرد بەڵام لە خۆشبەختانە ئەمساڵ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری تەرخانکردن و گەڕانەوەی بودجەی کێشەپێدانی پارێزگاکانی کرد لە ئەساسی ژمارەی دانیشتوان و سنووری ڕاپەڕین 20 میلیارد دیناری بەرکەوتووە بە ئەو 20 میلیارد دینارش بە پێش ژمارەی دانیشتوان بەسەر قەزاونەحەکانی سنووری ڕاپەڕیندا دابەش کراوە و ئێمە لە هەفتەی ڕابردووە دەستمان بە ڕاگەاندن و بانگەوازکردنی ئەو پرۆژانە کردووە بۆ ئەوەی بەڵێندەروەری بگرێەوە 57 پرۆژە لە ئایندەیەکی نزیکدا لە بواری ڕێگاوبوانە لە بواری کارەبایە لە بواری ئاوە لە هەموو سێکتەرە جیاوازەکانە لە سنووری ڕاپەڕین دەکەونە بواری جێبەجێکردن کە دەتوانم بڵێم ئەوە بەشێک لە ئەو گرفتانی کە لە چەند ساڵی ڕابردوودا هەبوو دەتوانێت چارەسەریان بکات. باشە کاکیوە باس لەوە کرد کە کۆمەڵێک پرۆژەی دیکە لە بڕیاریان لەسەر درا و دەکرێت لە داهاتوودا جێبەجێ بکرێن. کۆمەڵێک پرۆژەی دیکە خۆشت پێشتر باست کرد کە یەکێک لەوانە ڕێگاکەیە کە تەواون بە تەواو نەکراوی ماوەتەوە و هەتا ئێستا لە ئێستا دەکارەکانی ڕاگیراوە.
ئەو بودجەی کە تەرخان کراوە بۆ پرۆژانەیە کە بە تاونەکراوی ماونەتۆ یاخۆت بۆ بودجەی تایبەت بۆ پرۆژانەش تەرخان کراوە کە لە داهاتوودا بڕیاری جێبەجێکردنیان لەسەر دراوە. دیارە ئەو بودجەی کە ئەو ساڵ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەرخان کراوە دوو بودجێ بودجەی وەبەرهێنانەکە لەلایەن وەزارەتەکانەوە بەشێک لەو پرۆژانەی کە باسم کرد بودجەی وەبەرهێنانی وەزارەتەکانن یا پرۆژەی بەردەوامن کە لەلایەن وەزارەتەکانەوە تەمیل دەکرێن و بەشێکیان بودجەی گەشەپێدانی هەرێمەکانن کە لە ڕابردوودا لە بەغداوە ئەو بودجێ تەرخان دەکراوە ساڵ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جارێکی تر ئەو بودجەیە تەرخان کراوە بۆ سەرجەم هەرێمی کوردستان 300 میلیارد دینار بڕیاری لێدرا بۆ لە ئەساسی ژمارەی دانیشتوان بەسەر پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکاندا دابەشکراوە باسم کرد کە 20 میلیارد دینار بەرسنووری ڕاپەڕینکەوت بە پێش ژمارەی دانیشتوانی لەو 20 میلیارد دینار بەشێکی بۆ تەواوکردنی پرۆژەکانی ساڵی ڕابردووە بووە و بەشی هەرە زۆریشی بۆ ئەنجامدانی پرۆژەی تازە بۆ لەبەرەوەی چەند ساڵێکە پرۆژەی تازە لەو سنوورەدا نەبووەوە شار و شارۆچکەکان و لادەکانی ئەو سنوورە پێویستیان بە پرۆژەی تازە هەبوو بە حکمی فراوانبوون و زیادبوونی گەڕێکی تازە لە هەموو بوارەکان لە بواری ڕێگابووان لە بواری ڕووناکردنەوە و گەاندنی کارەبا و چارەسەرکردنی بەشێک لە گرفتەکانی کارەبا و لەگەڵ ئەوەشدا بە شێوەیەکی بەردەوام لەلایەن بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتی گشتەکانی سنووری ڕاپەڕین لەسەر بودجەی خۆیان بودجەی ئاسایی یاخود لەسەر ئەو داهاتەی کە هەیەیان بووە پرۆژە بە شێوەیەکی بەردەوام لە سنوورەکەدا هەبووە و دەتوانم بڵێم هەرە پرۆژەی استراتیجی گەورە کە لە کاتی ئێستادا کاری تێدا دەکرێەوە بڕیارە لە مانگی 11 ئەم ساڵدا پرۆژەکە تەواو ببێ پرۆژەی هێڵی 132 کەیڤی بازیان ڕانیەیە کە یەکێکە لە پرۆژە استراتیجیەکانی سنووری ڕاپەڕین و دەتوانم بڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری کارەبادا کە بودجەکەی 32 میلیارد دینارە لە ساڵی ڕابردوودا لەلایەن بەڕێزجێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی وەزیری کارەبا بەردی بناغی دانرا کە خۆشبەختانە ئەو پرۆژەیە لە ماوەی ڕابردوو بەهۆی بوونی هەندێک کەم و کوڕی یاخود نەبوونی هەندێک ماواد لە کاتی ئێستادا بۆ ماوەیەک دواکەوت بەڵام ئەوەی ئێمە بە دوواداچوونمان کردووە لە مانگ لە کاتوی دیاریکراوی خۆیدا لە مانگی 11 ئەو پرۆژەیە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانی سنووری ڕاپەڕی. باشە کاکیوە کارکردن بۆ با بڵێن بۆ ڕەخساندنی هەلی کار لە ناوچەیە خۆت باڵێن لە ئیداری ڕاپەڕین لە چاستێکدا بۆ پێی کە دەزانین لە کاتی ڕاگیرانی هەندێک پرۆژەکە لە پێشتردا هەبوون یەک لەوانە کە من دووبارە باسی دەکەمەوە ڕێگەی دەربەندی خان کەلارە و چەند پرۆژێکی دیکەش کە ڕاگیراون بەهۆی نەبوونی بودجەی تایبەت یاخود پێویستەوە زۆرێک لەو کەسانی کە کاریان دەکرد لەو پرۆژانەدا بێکار بوون لە ئێستادا ڕەخساندنی هەلی کار لە ناوچەکەدا لە چاستێکدا و چۆن کاری بۆ کراوە؟ بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم گەنج دەرچووی زانکۆ پەیمانگاکان کە ژمارەیەکی زۆری دەرچووی پەیمانگا و زانکۆکان لە سنووری ڕاپەڕیندا هەیە و بەهۆی نەبوونی دەرفەتی کار لە کەرتی گشتی و کەرتی تایبەتیش نەیتوانیوە هەموو ئەو پێداویستیانە پڕ بکاتەوە و دەرفەتی کار بۆ هەموو ئەو خەڵکانە بڕەخسێنە بە دڵنیاییەوە ئەو یەکێکە لە گرفتە هەرە گەورەکانی سنووری ڕاپەڕین و ئەوەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ساڵانە بە تایبەتی لە ساڵانی ڕابردوو دەتوانم بڵم ئەو ساڵیش ژمارەیەکی زۆری گەنج لە خەڵکی لە سنووری ڕاپەڕین بیر لە کۆچ دەکاتەوە بۆ دەرەوەی وڵات و خۆی دەخاتە بەردەمی ئەو مەترسی هەم گیران و هەم بەداخەوە هەندێک جار کارەساتی ناخۆشی گیان لە دەستدانیشی لێکەوتۆتەوە پشتی شێربەر گەنج و هاوڵاتیانی سنووری ڕاپەڕین کەوتووە.